کریسمس یان جەژنی لەدایکبوون کە مەبەست لێی ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی مەسیحە لە زۆربەی وڵاتانی جیهان وەک ڕۆژێکی کلتوری دەکرێتە پشوو. بەپێی ڕۆژمێری زاینی ئەو ڕۆژە دەکەوێتە ڕۆژی 24 و 25 کانونی یەکەم، گەرچی بیر و باوەڕی جیاژ هەن دەربارەی ڕۆژی ڕووداوەکە، بەڵام بەگشتی لە 25/12 هەتا 1/1 ئەو ڕێوڕەسمە بەڕێوە دەچێت. دانانی داری سنەوبەر و ڕازاندنەوەی بە گڵۆپی بچووک یەکێکە لەو شوناسانەی کە ڕۆژی کریسمسی پێدەناسرێتەوە. لە سەروبەندی جەژنی کریسمسدا ماڵەکان و شەقامەکان بە درەختی هەمیشە سەوز دەڕازێنرێتەوە. بەکارهێنانی درەختە هەمیشە سەوزەکان مێژوویەکی کۆنی هەیە. ئەفسانەی زۆر لەبارەی مێژووی داری کریسمسەوە هەن، یەکێکیان دەڵێت گوایە. مارتن لۆسەر ڕابەری ئاینزانی پڕۆتستانتی کریستیانی پێی وا بووە کە دار سنەوبەر هێمای باشی خودایە. هەموو ساڵێک بە بۆنەی هاتنەوەی ساڵی نوێی زاینیەوە لە سەرانسەری جیهاندا ئاهەنگ ئەگێڕن دەست ئەکەن بە ئامادەکردنی داری نۆئێل. بەپێی راپۆرتەکان ساڵانە نزیکەی 120 میلیۆن داری ئێرۆکاریە یاخود کریسمس تری بە کوردەواری خۆمان کە پێڵێن داری نۆئێل دەبڕێتەوە بۆ ئامادەکاری بۆ بۆنەی هاتنی ساڵی تازە. لە ڕاستیدا ئەمە دوو پاساویان هەیە، هەندێکیان بەهۆی خۆشەویستیان بۆ عیسا عەلەیهی سەلام و هەندێکی تریشان وەکو بۆنەیەک کە بۆتە دیاردەیەک بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتە عەرەبیەکان کە لە ڕاستیە ئەمە هیچ دڵسۆزیەک نییە بەرامبەر بە عیسا عەلەیهی سەلام، چونکە هیچ لە پێغەمبەران ئەمریان نەکردووە بە کارێک کە ژدیانی هەبێت بۆ ژینگە، چونکە ئەمە لە ڕاستیە زیانێکی زۆر بە ژینگە ئەگەێنێ بە پێی خەمڵاندن هەموو درەختێکی ئێرۆکاریە لە بەرزی 2 مەتر ئەگەر نەبرایەتەوە 16 کیلۆغرام کاربۆنی لە قەد و لە لق و گەڵاکانیان خەز نەکرد. ئەم پاژماوەیە بەجێ ئەمێنێ لە هەوادا. کۆنترین بازاڕی داری کریسمس دەگەڕێتەوە بۆ شاری ستراسبۆرگی فەڕەنسا. یەکەمین داری ڕازێنراوی ناوماڵ لە ساڵی 1605 لە ستراسبۆرگ تۆمار کراوە. لە سەدەی 15 داواکاری لەسەر داری کریسمس بەرز بووە. بە شێوەیەک لە ستراسبۆرگ حکومەت ناچار بوو لێپرسینەوەی یاسایی لەگەڵ ئەو کەسانە بکات کە دارسنەوبەرەکانیان دەبڕیەوە. لە سیەکانی سەدەی 16 لە ڕێگەی دەرکردنی یاساوە سنوورێک بۆ ماڵەکان دانرا کە تەنها دەتوانن یەک دار بکڕن، ئەمەش لە پێناو پاراستنی درەختە سنەوبەرەکان. زیانی ئەم بڕینەوەی ئەم درەختە چییە؟ شارەزایانی کشت و کاڵ بەپێی زانستی تازە ئەڵێن تەنانەت لە داری بەریەکانیشە کە ئەوانەی بەتەمەنن نابێت هەڵپاچینی سەختیان بۆ بکرێت. زانستی تازە ئەڵێ نابێت هەڵپاچین وەکوڵە تەقلیمی جائیریان بۆ بکرێت. ئەنجا نەخوازە دارە جوانیەکان کە سنەوبەریش یەکێکە لە دارە جوانەکان بە هیچ شێوازێک نابێت هەڵپاچینی بۆ بکرێت، هیچ تەنانەت گەڵاکانی خواریشەوەی. ئەمان هاتوون لە بنەوە دارەکە ئەبرنەوە، ئەنجا برا زیانەکەی چەندێک ئەبێت. ئەمە تەنها یەک دار نییە بیبرنەوە تاو لە قەرنی 15ەمەوە ئەتوانین بڵین تقریبا 700 پێش ئێستا بگرە پێشتریش، چونکە لە قەرنی 15ەوە ئەو سنەوبەرانی کە ئەیان بڕیەوە مۆمیان لەسەر گەڵاکان دانا وەکو چۆن ئێستا گڵۆپی جوانی و گڵۆپی لیدی بۆ داهێنێن. بزانە بە درێژایی ئەم چەند قەرنا ئەم درەختە ئەبڕێتەوە. بەپێی راپۆرتەکان هەموو ساڵێک 120 میلیۆن داری ئێرۆکاریا دەبڕێتەوە کە هەر درەختەی ئەگەر 16 کیلۆغرام کاربۆنیشی لە خۆی گرت بێت ئەبێ بە چەند نزیکەی 2 تا 3 بلیۆن کاربۆنەکە کیلۆغرام کاربۆن لە هەوادا ئەمێنێتەوە. بۆچی بڕینەوەی ئەم درەختانە زیانیان هەیە؟ ئێمە ئەزانین لە ناو گەڵای درەختەکانە چ جۆری گەڵاکە دەرزیلەیی بێت یاخود پان بێ گەورە بێ بچووک بێت پلاستیکی تێدایە. ئەم پلاستیکدا بەهۆی تیشکی خۆرەوە بۆی ئاوی زەویەوە کە بە ڕێگەکەی دێتە ناو گەڵاکە کردداری ڕۆشنەپێکاتن ڕۆدا. ئەم کردداری ڕۆشنەپێکاتنە دووەم ئۆکسیدی کاربۆن واتە کاربۆنەکە هەڵەمژێت لە قەدەکەیە و لە لقەکانیا و لە گەڵاکەیە و لە ڕێگەکەیە تەسپیدیەکە. چی ئەکاتەوە هەوا؟ ئۆکسیجین نەکاتەوە هەوا، واتە هەر گەڵایەک دەوری کارگەیەک ئەبینێ.
ساڵانە بۆ ئاهەنگەکانی کریزمس 120 ملیۆن درەخت لە سەرتاسەری جیهاندا دەبڕدرێت. ئەمەش زیاتر لە 2 بۆ 3 بلیۆن کیلۆگرام پاشماوەی کاربۆنی دەکاتە ژینگەوە. وڵاتانی ئەوروپا ساڵانە پێویستیان بە 50 ملیۆن دارە. ئوسترالیا پێویستی بە 5 بۆ 6 ملیۆن دارە. ئەمریکای لاتین و کەنەدا و ڕووسیا و وڵاتانی تری ئاسیا ساڵانە پێویستیان بە 40 ملیۆن دارە. وەک ئەوەی دوایین تۆمار دەری دەخات، ئەمریکا ساڵانە لە نێوان 35 بۆ 40 ملیۆن داری کریزمس دەفرۆشێت. بەریتانیاش ساڵانە بە نزیکەی 8 ملیۆن داری سنەوبەر بەرهەم دەهێنێت. نرخی هەر دارێکی کریزمس نزیک دەبێتەوە لە نێوان 100 بۆ 200 دۆلاری ئەمریکی. بە تێکڕا بەهۆی بڕینەوەی هەر درەختێکی سروشتی 2 مەتر جێپیەکی کاربۆنی بە نزیکەی 16 کیلۆگرام لە CO2 دەچێتە ژینگەوە. هەموو ساڵەکە ئەم دارە زیندووە ئەبڕێنەوە. لەوەش خراپتر هەموو ساڵێک کۆمەڵە داری پلاستیکی سنەوبەری ئێرۆکاریا دروست ئەکرێت. وڵاتی سین پشکی یەکەمی بەرەکەوە لە دروستکردنی ئەو سنەوبەرەدا. نزیکەی 40 کیلۆغرام کاربۆن ئەکاتەوە هەوا لە دروستکردنی هەر سنەوبەرێکدا. ئەمە بە نسبەتێکی زۆر و بە چەند ساڵە دووبارە ئەبێتەوە، کەواتە نسبەتێکی کاربۆنی زۆر ئەچێتەوە ناو هەوا کە ئەمەش بێگومان کاریگەری خراپی ئەبێت لەسەر گۆڕانکاری ئاو هەوا و پاشان بۆ ئینسانەکانیش کەوا لە کاتی هەناسەداندا دەچێتە ناو سیەکانیانەوە. زەرەر و زیانی ئەم سنەوبەرە پلاستیکیە ئەوەیە لە دوای بۆنەکە کۆ نەبێت خەڵکی فڕێ ئەدا ریسایکل ناکرێتەوە، ئەسووتێنرێت کە ئەمە زیانەکەی چەند جارە ئەبێتەوە. بە هەمان شێوە درەختی ئێرۆکاریەش هەموو درەختێک ئەگەر تەمەنی 3 ساڵ کەمتر بوو کە هەڵت کێشا وشکەکە، مەگەر ئەڵڵاومە لە ناو ئینجانێکە خۆت ڕوانە بێتێ. دوای ئەو سنەوبارانیان کە بڕیەوەتەوە بە جوانی دایانەوە بۆ سەری ساڵ، لە دوای چەند ڕۆژێک کە وشکەکە پاشان ئەو درەختە ئەسووتێنرێت، جارێکی تر کاربۆن ئەکاتەوە هەوا بە هەمان شێوە ژینگەکەمان بە شێوازێکی تر پیسە بێتەوە. گۆڤاری تایم لە ساڵی 1964 نیشانەکانی شێوازێکی نوێی داری کریزمسی ئاشکرا کرد کە داری کریزمسی ساختەیە کە مادەکەی پلاستیکە. بە پێی وتارەکەی تایم کە بە ناونیشانی قازانجی داری پلاستیکی و لەو ساڵەدا بڵاو کرایەوە، داری پلاستیکی نزیکەی لە 135 بزنسی داری کریزمسی ئەمریکایی پێکهێناوە کە 155 ملیۆن دۆلار بووە. هۆکاری بەکارهێنانی فراوانی داری کریزمسی ساختە زۆرن. یەکێک لەوانە گۆڕانی کەش و هەوایە کە کاری کردوتە سەرگەشەی درەختەکان. بەو پێی درەختەکان پێویستیان بە 7 بۆ 10 ساڵە تا گەورە دەبن. لە ڕێی دۆستانی ژینگەوە لە ڕاستیە کە ئەڵێن ئەو کەسانی کە دۆستی ژینگەن واتە دۆستی بەشەریەتن، هەست کراوە بەم دیاردەیە هەوڵ دراوە لە ناو جەرگەی وڵاتە مەسیحەکانیشدا، تەنانەت هەندێک کەس هەیە مەسیحیشن بەبێ هیچ دەماگیریەک، هەوڵیان داوە لە ڕێی کەنیسەکانەوە لە ڕێی ڕێنماییەوە خەڵکی هۆشیارکەنەوە لەو زەرر و زیانە لە بڕینەوەی درەختەکانە و بە هەمان شێوە لە زەرر و زیانی ئەو درەختە پلاستیکیانی کە بۆ بۆنەی ساڵەکان ساڵانە بەکارهێنرێت بگرە هەوڵەتەن ئەو دۆستانی ژینگە خەڵکی هۆشیارەکەنەوە کە ئەمە نە عیسا عەلەیهی سەلام پێی خۆشە، نە هیچ پێغەمبەرێک ئەم کاری پێخۆشە، بەڵکو ئەمە دژی ژینگەیە، دژی مرۆڤایەتیە. پێم وایە ئەگەر دۆستانی ژینگە چالاکوانان بڵێن هەموو کەناڵەکان خەڵکی هۆشیارکەنەوە تا وردە ئەم دیاردەیە کەم بێتەوە، هیچ دەبێت لە قۆناغی یەکەمە بڕینەوەی درەختەکان کەم بێتەوە، دروستکردنی ئەو سنەوبەرە پلاستیکیە کەم بێتەوە، قۆناغی یەکەم بە هۆشیارکردنەوە تاوەکو داهاتووە بکرێ بە یاسا و ڕێک بخرێت بۆ ئەوی ئەو درەختانە نەبڕێتەوە، ئەو درەختە پلاستیکیانش بەو شێوازە بەو عادەدە زۆرە دروست نەکرێت. سەری ساڵ یان شەوی سەری ساڵ لە ڕۆژمێری زاینیدا دوایین شەوی ساڵە کە دەکەوێتە سیوەکی کانونی یەکەم. لە زۆربەی وڵاتان لە ئێوارەی ئەم شەوەدا خەڵک کۆ دەبنەوە و ئاهەنگ ساز دەکەن. لە ناوەندی زۆرێک لە شارەکان یاری ئاگرینەکان دەتەقێنرێن و خەڵک تا کاتژمێر 12 شەو چاوەڕێ دەبن بۆ بینینی نەوبوونەوەی ساڵ. هەموو ساڵێک و لە جەژنەکانی نەورۆز و قوربان و سەری ساڵ چەندین یاری ئاگرین بۆ ئاسمان هەڵدەدرێن
کە بەهۆیەوە ڕادەی تەنۆلکە وردە پیسکەرەکانی ژینگە لە هەوادا بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکات. بێگومان ینی ئاشکرا لای هەمومان کە تەواوی وڵاتەکانی جیهان تەواوی نێتەوەکان بۆنە و فستیڤال و چالاکی جیاوازیان هەیە کە لەو چالاکیانە بەشێک لەو یاریە ئاگرینیانە یا ئەو مادانەی کە گڕی تێبەرێ بێ بەکارێنن بە شێوەیەکی گشتی پێکاتەی سەرەکی ئەو مادە باڵێن یاریە ئاگریانە لە چوار پێکاتە پێکێت. یەکەم سوتەمەنیەکەی ئەبێ بابەتێکی تایە کە سووتێ ترە و بابەتە ئەگەر چارکۆڵ بێ ئەگەر کبریت بێ ئەگەر ئەلمنیۆم بێ ئەگەر مەگنیسیۆم بێ. دووهام پێکاتێکی کەس زۆر گرنگە کە بوونی هەبێ لەو یاری ئاگریانە کە مادەی بابنین کارای ئۆکسێنەرە کارای ئۆکسێنەر ئەکرێ بۆ کارای ئۆکسێنەر مەسەرە کلۆرات بەکار بێت طبی کلۆرات بە تەنها نییە کلۆرات بە شێوەی ئاوێتە هەیە مەسەلە پۆتاسیۆم کلۆریتە یا پێرکلۆریتە ئەکرێ نترات بێ باریۆم نایترێت بێ ئەکرێ سۆدیۆم نایترێت بێ ئەکرێ پۆتاسیۆم نایترێت بێ ئەمە پێکاتەی دووەم کارەی ئۆکسێنەر. بەشێکی تر لە پێکاتەکان کە ئەمی شەرمەوادی کیمیاویە ئەو مادانەیە کە ئێمە بەکارێنین بۆچی بۆ ئەوەی کە ڕنگ دروستکەین لە پێکات لە یاری ئاگرینەکان ئەبینین ئێمە ڕەنگی سوورە بینین سەوزە بینین شینە بینین بێگومان ئەمە هەر یەک لەم ڕنگانە ئەبێت توخمێکی دیاریکراو هەبێ بۆی کە ئەو ڕەنگەت بۆ دروستکە بۆ نمونە مەسەلە باریۆم ڕەنگی سەوزی بۆ دروستەکە کەپەر ڕەنگی شینێ بۆ دروستەکات سترۆنشیۆم کە توخمێکە ڕەنگی سووری بۆ دروستەکە کالیسیۆم کلۆرایت کە پێکاتەیەک یا ئاوێتێکی کیمیاویە ڕەنگی پرتەقالیت بۆ دروستەکە. بێجگەل لە مەشک کە ئەمە سێ پێکاتەمان باس کرد پێکاتەی چوارەم هەیە کە ئێمە ئەم مادانەی کە هەمانە تەواوی مادانە ئەبێ پێکەوە بیان بەستین و ئەو مادەی کە پێکەوە بەستین هەمیش مادەیەکی کیمیاویە مادەیەکی کیمیاویە کە کرێ شێڵک بێ ئەکرێ مادەی ڕاتنجی بێ ئەکرێ ینی مەواد زۆر هەیە و ئەبێ ئەم مادەش قابلی سووتانن بێت کەواتە تۆ بە شێوەیەکی گشتی بینیت ئەو مادانێک کە تێک ینی لە یاری ئاگریەکانە بەکارێت و پێکاتەی سەرەکیە بۆیان تەواوی پێکاتەی کیمیاویە وە کاتێک ئەمانە کە ئەسووتێن بەشێکی زۆر لە پێکاتەی جیاوازی مادەی پیسکەر بۆ مەودایەکی کورت ئەو مەودایی کە مەسەلەکە بڵام کە شوهواکە یا کوڵتی هەواکەت دووچاری ئەبێ مەودای تقریبا خۆی لە 24 ساعتە ئەبینێتە باڵێن جەوەکە خامۆش ئەبێتەوە کە شوهواکە پاکە بێتەوە مادە پیسکەرەکان بەلاوە ئەچێت کەواتە ینی لەو مادە پیسکەرانەی کە باڵێن دەرچەی ئەو پێکاتە کیمیاویانن یەکێک لەوانە تەنۆچکەکانە پارتیکولیت ماتەر بە قەبارەی 2.5 و بە قەبارەی کەمتر لە 1 مایکرۆن کە ئەمە چێتە قەبارەی نانۆوە و بە شێوەیەکی گشتی لە مادە ئاگرینەکان بەشی زۆری ئەو تەنۆچکانەی کە دەریەکات بە قەبارەی نانۆیە و تا قەبارەی چکۆلەتر بێ ئەوە نە مەترسی و کاریگەری لەسەر لایانی تەندروستی هەیە هەروەکو نمونەیەک حەزەکەم ئاماژەیەکی پێ بکەم ینی باڵێن لە 2017 ئاماژە بۆ کراوە کە تەنها مردن لە دوای مادەی پارتیکولیت ماتەر یا تەنۆچکەکان دەنگکۆڵەکان یا ئێمە پێڵین ئیرۆسۆڵ نزیکەی 3 ملیۆن کەس بووە.
یاریە ئاگرینەکان دەبنە هۆی پیسکردنی هەوا و بڵاوبوونەوەی چەندین تەنۆلکەی ورد کە بە هەڵمژینیان چەندین زیانی تەندروستی کورتخایەن و درێژخایەن لە جەستەدا دروست دەکات. بێگومان ئەم مادانە کە ئەچێت دەتەقێنرێتەوە بۆ بەرزایەکی دیاریکراو ئەچێت یەکەم ئەمە ینی پیسبوون دروستەکە پیسبوون لە ڕووی زەویەوە دروستەکە هەتا ئەو بەرزەی کە ئەم مادەی تا ئەتەقێت دروستێکات پیسبوون بەچی بە کۆمەڵێک گازات دروستە بێت بە کۆمەڵێت تەنەوچکە وەکو ئاماژەم پێکرد و بە ڕووناچی ئەو ڕۆناچی ڕەنگا و ڕنگانەی کە مەسەلەن مادە توشکەوەرانە کە دروستێکە ئەمانە لەو لە ئاستی ڕووی زەویەوە هەتا ئەو بەرزەی کە مادانەی تا تەقینەکات یانی تەقینەوەکەی تیاابێ ینی پیسبوون ڕوئەیات ئەم پیسبوونە کە ڕۆئەیات ئێمە ناوچەیەکمان هەیە لە ئەتمۆسفیر کە پێوتێ ئەمبیەنت ئێر ینی ئەو ناوچەیەک مەودای بوونی ژیانەکانە ئیتر ئەگە ژیانەکان باڵندەکان بێ با بڵێن بوونەوەرە وردەکان بێت بوونەوەرەکان چەنەهام مایکرۆباتمان هەیە ئێمە لەناو بەرگە هەوا هەیە یەکێک لەوانە مەسەل کۆرۆنا یەکێک لە ڕێگەکانی بۆ گواستنەوەی بەرگە هەوایە هەتا ئەگاتە خودی مرۆڤ کە لەسەر زەویە ئەمانە بەگشتی کاریان تێئەکرێت بێجگەل لەم ینی کارتێکردن لە ڕووی تەندروستیەوە ینی ژاوەژاویان لەسەر دروستە بێت با بڵێن لەسەر کۆئەندامی هەناسە بە نسبەت مرۆڤەکانەوە کاریان تێئەکرێت کە ژاوەژاوی دروست بوو ئەگەری کاردیۆڤاسکولەر دیزیسەیە کە نەخۆشەکانی پێیوەست بە دڵ دوای ئەوە ینی چەندەها لێکەوتەی تەندروستی هەیە کە ڕەنگە ئەمانە ینی کاریگەری بێت لە توێژینەوەیکی زانستی ینی نیشان درراوە دەرچەی بەس پێکاتە توخمەکان ئێمە باسمان کرد چەندەها مادەی کیمیاویمان هەیە نزیکەی زیاتر لە ینی 16 توخممان هەیە کە ئەچێتە پێکاتی ئەمانە بەس بە هۆکاری مەسەلە باری و موسترۆنشیۆم و مەسەلە کڕۆم کە دەرچووە کاردانەوەیکی زۆر گەورە هەبوو لەسەر لایانی تەندروستی و هەروەها بە هۆکاری مادەی تەنۆچکەکان بۆ نمونە غرامێک لە توێژینەوەیکی زانستی نیشان درراوە 1 غرام لەم مادەی با بڵێن دیارە ئاگرینانە کە کاتە سوتاوە تەقیوەتەوە نزیکەی 3.24 زەربی دەتوان دەنگکۆڵەی دەرکردووە لە 1 غرامە کە ئەمە ینی بەڕاستی ینی بڕێکی زۆر گەورەیە کە ڕاستەوخۆ لەسەر کۆئەندامی با بڵێن هەناستە و تەواوی سیستمەکە ینی ڕنگانەوەی نەرێنی هەیە. ئاژانسی پاراستنی ژینگەی ئەمریکا دەڵێت ئەو تەنۆلکە وردانە بە ئاسانی بەلووت و گەروودا تێپەڕ دەبن و دەگنە سیەکانی مرۆڤ لەوێشدا دەبنە هۆی هەناسە توندی کۆکە خیزەی سنگ و هاندانی دروستبوونی نۆرەی توندی ڕەبۆ جگە لەوانە لە ماوەی درێژخایەندا ئەو تەنۆلکانە دەبنە هۆی زیادبوونی ئەگەری توشبوون بە جەڵدەی دڵ و مێشک و تەنانەت مردن بە نەخۆشیەکانی دڵ و سیەکان. پێشووتر کاتێک باسی زیانەکانی یاریە ئاگرینەکان دەکرا تەنیا سەرنج دەخرایە سەر سووتانی پێست لە ئەنجامی بەرکەوتنی ئەو یاریانە لە کاتی بەربوونەوەیاندا بەڵام لە دوایەمین توێژینەوەدا توێژەران ئاستی تەنۆلکە پیسکەرەکانی هەوایان لە ئەمریکا پێواوە لە ڕۆژی سربەخۆیی ئەمریکا ڕۆژی هەڵدانی یاریە ئاگرینەکان و ڕۆژانی پێشتر و پاشتری ئەو ڕۆژە بۆ ماوەی 14 ساڵی تەواو لە ئەنجامدا بۆیان دەرکەوت لە ڕۆژی هەڵدانی یاریاگرینەکان ئاستی تەنۆلکە پیسکەرەکانی هەوا بە ڕێژەی لە 42 زیاد دەکات. خەستی تەنۆلکە پیسکەرەکان بە گوێرەی دووری و نزیکی لە یاریە ئاگرینەکانەوە دەگۆڕێت لەو ناوچانەی یاریە ئاگرینەکان بەردەبنەوە ئەو تەنۆلکە پیسکەرانەی هەوا بە ڕادەی لە 370 زیاد دەکات. ئەو تەنۆلکە پیسکەرانە کە بە هەوادا بڵاو دەبنەوە تاکو و نیوەڕۆی ڕۆژی دواتر بەردەوام دەبن لە پیسکردنی هەوا مانەوە لەو شوێنە و هەڵمژینی هەوا لەو نێوەندەدا مەترسی گواستنەوەی ئەو تەنۆلکانە بۆ نێو جەستە زیاد دەکات. بێگومان ئێمە ئەبێ ڕاستیە بزانین کە ئێمە پیسبوونی ژینگەی جیاوازمان هەیە
لەوانە پیسبوونی گەرمیمان هەیە، هەوامان هەیە، خاکمان هەیە، ئاومان هەیە، با بڵێن تیشکیمان هەیە، تیشکی مادە تیشکەوەرەکان. سەرباری ئەوەش نوعشکەمان هەیە کە مەسەلە پیسبوونی ڕووناچی، ینی چاوی مرۆڤ ینی با بڵێن هەستەکانی مرۆڤ بە تایبەتی گوێی وە چاوی بۆ مەودایەکی دیاریکراو لەو تیشکانە ینی دیاریکراوە کە بیبینێ. هەر کاتێک شدەی یا توندی ئەو ڕووناچیە گەی بە ئەندازەیە کە سنووری خۆی تێپەڕات، ئەمە ڕاستەوخۆ کاردانەوەی با بڵێن لەسەر کۆ ئەندامی دەماری گشتی ینی با بڵێن مرۆڤەکە ڕنگانەوەی ئەبێت. لێرە نوع تێکەڵاویەکە بێت، تێکەڵاویەکە بێ لە بینی مەسەلە پێکاتەکانی دەرچەی با بڵێن دەرچەی یاری ئاگرینیەکان کە مادە دەنگکۆڵەکانە. یەکێک لە کاریگەری سەرەکی ئەو دەنگکۆڵانە ئەوەیە بەشێک لەو تیشکە چی ئەکات، یا ئەبزۆرپشنی ئەکات، یعنی هەڵی ئەمژێت، یا سکاتەرینی بۆکە پەرتوبڵاوی بۆکە کە پەرتوبڵاوی بۆ کرد، ینی ئەمە ینی ئەگەری گەورەی هەیە، ینی بە ئاراستەی جیاواز پەرتوبڵاوی بۆکە. ڕەنگە مەسەلە سەرچاوەکە بە ئاراستەیەک بێ، بەڵام بە هۆکاری بوونی ئەو دەنگکۆڵانە ئەو دەنگکۆڵاکردنە ئەبنە هۆی ئەوەی کە ئەو تیشکەی کە کەوتۆتە سەر دەنگکۆڵەکان سکاتەرینی بۆ بکات، پەرتوبڵاوی کاتەوە بە ئاراستەی جیاواز و هەر کاتێک وەکو ئەوەی کە ئاماژەم پێکرد. مرۆڤ با بڵێن ئاستێکی تند لە تیشک ینی بە تایبەتی بۆ چاوی بەرکەوتە بوو، بێگومان ئەمە ڕاستەوخۆ لەسەر تەواوی پێکاتەکانی با بڵێن کۆندامی بینینی کار ئەکات لەوانێت تووشی حساسێتی کە، لەوانێت تووشی با بڵێن فرمێسکێکی زۆری بکە، لەوانەیە ینی ئەمە تەبیعی پسپۆریەکەی پسپۆری ینی با بڵێن دکتۆری چاوە قەڕەنەکەی کار تێ بکات، چکە ینی ئەمانە کە کاتێک ئەم تیشکە زۆرش لە چاو نەقلە بێ بۆ سەر دەماغ، ئەویش ینی ڕەنگە کاردانەوەی خۆی هەبێ بەوەی کە کار بکە، بەوەی کە کار لە ڕژێنەکان بکە، کەواتە ینی ئەم تیشکە ینی هەموو شتێک لە سنووری خۆی تێپەڕی، ینی یاسایەکی لێبێت ئەڵێ هەموو شتێک لە سنووری خۆ تێپەڕی بۆ مرۆڤ، ئەو کاتە ئەو پێکاتەیە یا ئەو بابەتە چەندیش گرنگ بێت ئەبێ بە پێکاتەیەکی ژێرایی. بە بۆنەی کۆبوونەوەی خەڵکو و ئەنجامدانی ئاهەنگەکانی سەری ساڵەوە پاشماوەیەکی زۆر لە شەقام و شوێنە گشتیەکان فڕێ دەدرێت، ئەمەش دەبێتە هۆکاری پیسبوونی ژینگە. ئێمە وەکو لیژنە هاوبەشەکانی قایمقامێت سەر ئەوەی کە لە ماوەی چەند ڕۆژی پێشوودا پشووی فەرمی بوو لە سەرجەم فەرمانگە حکومیەکان، بەڵام ئێمە وەکو لیژنە هاوبەشەکان بەردەوامی لەسەر کاری خۆمان و ڕۆژانە داوامی یاسایی خۆمانەکەین و بەنسبەت شەوی سەری ساڵیشەوە ئێمە لیژنەکانمان هەر لە ئێستەوە ئامادەباشیان کردووە و بەردەوامن لەسەر بەدواداچوونەکانیان بە تایبەتی بوو ئەو تەقەمەنی و یاری ئاگریانی کە لەو شەوەدا بەکارێت. وەکو خۆتان نەزانن ئەم یاری ئاگرینیانە ئەکرێت دەنگێکی بەرزی هەبێت کە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی یەکەمیان پیسبوونی ژینگە کە ئەگەر بە شێوەیەکی ناتەندروست بەکار بهێنرێت. دوو هەمیشان هۆکاری تری هەیە کە پەیوەندی بە تەندروستی هاوڵاتیانەوە هەیە. بۆ نمونە خەڵک ڕەنگە بە بۆنەی دەنگێکی بەرزەوە تووشی شۆکێ ببێ یاخود تووشی حاڵەتێکی نەفسی بێت کە دوور نییە چەند ببێتە هۆکاری نەخۆشی، بۆ نمونە لەوانێت تووشی شەکرە ببێت، لەوانەیە تووشی حاڵەتێکی دەرونی ناخۆش ببێت. بۆیە ئێمە سەرجەم ئەو یاری ئاگرینە ناڕەسمیانە نافەرمیانە قەدەغاکەین، واتە هیچ شوێنێک بۆی نییە بە شێوەیەکی نافەرمی یاری ئاگرین بە هیچ لایەنێک بفرۆشێت جگە لە مۆڵ یاخود هۆتێل یاخود ڕێستۆرانتە فەرمیەکان وانیش کە پێویستە کەسی پسپۆر ئەو یاری ئاگرینانە بەکاربێنێت. لە باشووری کوردستانیش ماوەی چەند ساڵێک تەقاندنی یاری ئاگرینەکان لەو شەوەدا بۆتە شتێکی باو. پێشتر حکوومەت بودجەی تایبەتی بۆ ڕازاندنەوەی شار بە ڕووناکی و تەقاندنی یاری ئاگرینەکان تەرخاندە. بەڵام لە دوای قەیرانی داراییەوە وازی لەو کارانە هێناوە و ماوەی چەند ساڵێکە کەرتی تایبەت ئەو کارانە دەکات.
لە زۆربەی مۆڵ و هۆتێل و ڕێستورانت و شوێنە گەشتیاریەکان ئاهەنگی سەری ساڵ بەڕێوە دەچێت و یاری ئاگرینی تێدا دەتەقێنرێت. بەڵێ ئەمە لە بەدوادەچوونەکانمانە ینی ڕۆژانە بەدواداچوون بۆ ئەو شتاناکەین بە تایبەتی یاری ئاگرین بێت یاخود ئەم دەمانچەی مور و تەقەمەنەکان بەگشتی ئێمە بەسەر بڕێکی زۆر داگیراوە لە ئێستا بە ژمارە نایزانم بەڵام دەستمان بەسەر بڕێکی زۆر داگرتووە چونکە ئەو مادانە ساڵانێکی زۆرە قەدەغەکراون. بەڵێ ئێستا ئێمە چەند شوێنێک هەیە کە بە شێوەیەکی فەرمی ئەو یاری ئاگرینانە هاوردەیان کردووە و لە ڕێگەی کەسی پسپۆڕەوەواتە مهندیس هەیە کە ئەو یاری ئاگرینانە بەکارهێنێت و ئەمانە ئەو شوێنانە ڕێگەپێدانی فەرمیان هەیە کە ئەتوانن ئەو یاری ئاگرینانە چونکە لە هەموو جیهان ئەو یاری ئاگرینانە بەکارێت بەڵام ئێمە نامانێت بگاتە دەست کەسی نەشارەزا و ناپسپۆڕ کە بە شێوەیەکی نەشارەزا بکاربێنن و ببێتەوە هۆی بێزارکردنی هاوڵاتیان. ئێمە ئەگەر لە دوکانێکە بێت یاخود لە کۆگایەکە ئەم مادانە بفرۆشرێ ئێمە دەستی بەسەراگرین و خاوەنی شوێنەکەش ڕاپێکی ینی ڕێکاری یاسایی یەکەین بەڵام ئەگەر هاوڵاتی بێت یاخود هەر کەسێکی تر ئەم یاریانە بەکاربهێنێت ئەوش بێگومان بە هەمان شێوە ڕێکاری یاسایی لەگەڵا گیرێتە بەر. بە پێی شوێنەکان فەرقەکات واتە ئەگەر لە دوکانێکا بێت ئەوە ئیجرات لەگەڵ شوێنەکە یاکرێت ویتر هەر لە غرامەوەتیاتی هەتا دادگا بەپێی جۆری سەرپێچەکەی و ئەگەر لە دەریشەوە بەدەست دەستگێر یاخود بەدەست خەڵکی ترەوە بفرۆشرێت ئەوە ڕێکاری یاسایی خۆی هەیە و لایەنە ئەمنەکان ڕێکاری یاسایی لەگەڵا بەکارێن. بەپێی ڕێنمایەکانی بەرگری شارستانی و بە بڕیاری ئاسایش فرۆشتنی یاری ئاگرینەکان قەدەغێ بەڵام بە قاچاق دەگاتە کوردستان و بە نهێنی دەفرۆشرێت و بە ئاشکرا دەتەقێنرێت. بەپێی راپۆرتێک لە دوایین ساتەکانی ساڵی 2010 لە باشووری کوردستان لە پارێزگای هەولێر لە 81 شوێن یاری ئاگرین تەقێنراوە. تەنها لە هەردوو لقی هەولێر و سلێمانی ماجدیمۆڵ بە بەهای $20,000 یاری ئاگرین تەقێنراوە نرخی هەندێکیان $400 بوو. لە هۆتێلی شاری جوانی پارێزگای سلێمانی خەرجی یاری ئاگرینەکان بە بەهای $10,000 بوو. بەپێی ئامارە نافەرمیەکان تەنها لە شەوی سەری ساڵدا لە 200 شوێنی کوردستان یاری ئاگرین تەقێنراوە. خەرجی یاری ئاگرینەکانی ئەم شەوەش زیاتر لە $250,000 بوو. بێگومانە ئێمە ئەو ڕاستێ بزانین طبی ئەرچی یەکەم لە ئەستۆی لایەنی حکومداریە لایەنی حکومداری ئەگەر هات ینی پرۆسەکەی و بەکاربردننی ڕێخست چونکە ئەمە پارەیەکی زۆر با بڵێن لە داهاتی وڵات ئەباتە دەرەوە ئەم یاریانە و تەنها ینی بەکاربردنەکەشی بۆ چەند سەعاتێکە و پاش ئەوە پیسبوونێکی گەورە لە هەوا و لە خاک و لە ئاو ڕوئەیە چکە ئەو مادانە دائبارێن ینی بە چەندەهات و پیس ئەبن ئەگەر بێت حکوومەت وەکوی کە مەسەر لە وڵاتی سینە لە وڵاتی ئەمریکایە لە وڵاتی بەریتانیایە ینی با بڵێن بەکارهێنانی ئەمانیان سنووردار کردو چونکە ئێمە 4 نوعمان هەیە لە مادە یاری ئاگرینەکان هەیە لە ناو ماڵا بەکارێت هەیە لە دەرەوە بەکارە هەیە بۆ دیسپلی ینی بۆ شۆ بۆ عرض بەکارە هەیە پرۆفیشنەڵی ئەوەی کە حکوومەت خۆی بەشداریەکە لە تەقینەوەکانە ئەگەر بێت ئەمانە ینی تەنها حەسرکە بۆ بڕێکی دیاریکرا و کاتێکی دیاریکرا و تەنها کەسی کارامە ینی من نێم یاریێکی ئاگرینی بەمە دەست مناڵێک کە نازانێ ینی ئەم مناڵە ئەم پێکاتەیە چییە و هیچ وعی وشیارێکی نییە کەواتە ئەمانە هەمووی هەنگاوە لە بەعزە وڵاتان باڵێن ئەم هەنگاوانە پەیڕەو کراوە بۆ ئەوەی کە سنووری مەترسیداری و بەکارهێنانی ئەم یاریانە ینی سنووردار بکرێ و جێگرەوەی ئەوە ئەتوانن بە هەندێک گڵۆپی لیت ئەو با بڵێن خۆشی و ئەو ڕووناچی و ئەو ڕنگاڵی با بڵێن تیشکەکان دەرکات یعنی لەو کاتێ ئەم گڵۆپە لیتانە مەسلەمە ئاراستەیەک سەعالەم ینی لە دوای ئەڕوە کە هیچ کاردانەوەیکی ئەوتۆی نییە و ئەوە نەشی لە وزەی کارەبا ناوێت سەرباری ئەوە مەسەلە بەمۆم مەسەلە تۆ ئەتوانیت لە باتی ئەم هەموو تیشک و ڕووناکیە ینی وەکوی کە لە بۆنەی نەورۆزە ئابینین بە مەشخەڵێکی بچکۆلە ینی بە تایبەتی ناوچەی ینی دهۆکە و ناوچان مەشخەڵێکی بچکۆلە
تەواوی ئاهەنگی خۆشی بە ساڵیاتی نەورۆز ئەکەن بەبێ ئەوەی ئەو مەشغاڵە کاردانەوەیکی گەورەی هەبێت لەسەر ینی لایانی ئەبینیت ئەم مەشغاڵە ڕووناکی شتێاتێ و دروشمێکیشەوە پامێکێشە بۆ ینی نەتەوەکەی کە تۆ کە باڵێن ئاگر یەکێک بووە لەو پیرۆزانەی کە جێگەی بایاخی بووە طبعی سەبارەت بە هاوڵاتی خۆشەویست کە ئەو باڵێن لایانی سەرەکیە لە بەکاربردننی ئەم پێکاتەیە ینی کۆمەڵە تێبینی گەورە هەیە بە تایبەتی بۆ خێزانەکان بۆ دایک و باوکەکە یەکەم هەوڵ بن ینی ئەو یاریانەی کە لە جێگەی خۆی با بڵێن پرشک و ئاگر ئەکاتەوە بە هیچ کلۆجێ بەکاری نێن چکە ڕەنگە وەکو ئەوی کە ئاماژەم پێکرد ڕەنگە لەگەڵەوەی کە پرشک و ئاگرەکە کە تەقینەوە بکە و ینی با بڵێن بێتە لە دەستدانی چەندەها هەستی ئەو مرۆڤە و بە تایبەتی مناڵ دووهەمیش قەت بێ ئاگایی گەورەکان لەلایەن مناڵەوە بەکار نێت ئەو یاریانە نابێ بێ ئاگایی گەورە بێ گەورەکە وشیاری هەبێ بزانێت چۆن بەکاریە و لە چۆ گری تێبرێ و چۆن ئەیگرێت ئەنجا بیاتە دەست یعنی مناڵەکە سیام چەند ئەکرێت ئەو یاریانە بەکاربێنێ کە لە جێگەی خۆی تەقینەوەی نابێت یعنی وەکو فیشەکەشێتەیە ئەو کاتێک با بڵێن تایپی ڕۆکێتێکە بە تایپی ساڕوخێکە کە ئاگرەکەی کرد بۆ خۆی دەرئەچێ و ئەڕوات و ئەم شتەش لە جێگەیەکی با بڵێن کراوە بکات لە ناو ماڵان نەیکات و لە شوێنێ نەیکات سوتەمەنی بنزین و نەوت و گاز و ئەمانەی لێبێت واروە لە هەر جێگایەک ئەم یارانەی بەکارهێنا پێویستە ئاوی پێویستە بخوانەکە ئاگرکەوتنەوەیەکە بوو دەست بەجێ ینی بتوانن کۆنتترۆلیکەن و چەندیشیان پێ ئەکرێت بۆ مەودای کەم ینی لە چەندانەیەکی سنووردار زیاتر بەکار نێنن چکە چەند بەکار بێنن ئەوەنە ڕنگانەوەی پیسبوون و بەرکەوتەی خۆیان بۆ تێکەڵەیە لە مادەی پیسکرد لە غازەکان لە تەنۆچکەکان و هەروە لە توخمەکان لەو توخمانە نزیکەی 12 توخمی جۆرا و جۆر هەیە کە ئەمانە هەمووی پێکاتن ینی ئەبینیت تیاتی لەم توخمانە بە ئەندازەی ینی بە ئەندازەی بەش لە ملیار ئەگەر تێکەڵ بە جەستەت بوو ینی کاردانەوەی زۆر نەرێنی لەسەر لایانی تەندروستێت هەیە و لەگەڵیشە حکوومەت بەڕێنمایی ینی ئەم شتە لە میدیاکانە و لە ڕێی میدیاکانەوە ئاراستەی هاوڵاتیەکانی بکە و چەند ئەکرێت ئەبێ ئەو نوعانەی کێتیشت وڵاتەکەتەوە لەو نوعانە بێ کە سیف بێت ینی سەلامەتی هەبێ چکەگەر سەلامەتی نەبێ و لە کاتی خەزمکردنی شارڕێگە نەیرێکی هیچ ئائیلەیەک ئەم پێکاتانە لە ماڵی خۆی دانێت ئەمباری کا و هەڵیگرێ و هەر کاتێک لەوە بۆ سمێنێ بەکاری بێنێت هەڵگرتنی با بڵێن میزهاندڵینی ینی با بڵێن معاملەی خراپ لەگەڵ ئەم مادانە مەترسی گەورەی لێ ئەکەوێتەوە لەبەر ئەوە پێویستە کە هاوڵاتیش ینی ڕەچاوی ئەمە بکات و بە هەمەهەنگی لەگەڵ حکومەت بێنە سەرخەت بۆ ئەوەی کە چۆن بتوانن ئەم یاریە بەڕێیەکی تەندروست بەکاربێنن. وەک پسپۆڕان و شارەزایانی ژینگە و تەندروستی ئاماژەیان پێدا بەکارهێنانی تەقەمەنی و یاریە ئاگرینەکان و بڕینەوەی درەختی سنەوبەر و بەرهەمهێنانی داری پلاستیکی کریزمس زیانی زۆر بە ژینگە و تەندروستی هەمووان دەگەێنێت و پێویستە لە جیاتی بڕینەوەی درەختە سنەوبەرەکان هەموو کریزمسێک نەمان بڕوێن و لە جیاتی بەکارهێنانی یاریە ئاگرینە زیان بەخشەکانیش بەو ڕێژە زۆرە هەوڵ بۆ کەمکردنەوە و سنووردارکردن و دۆزینەوەی جێگرەوەی دۆستی ژینگە بکرێت.